السلام عليكم ورحمة الله وبركاته. أما مزقوت يا شيني إسلامي سنتر إنفركلايدا لجرينوتي سكوتلندا نسيج غلاسغويا لنا بريطانيا ديني دادقاي شاني غلاسغو بريالي داتا جنبي كمان حرف صعلاني سكوتلندي بحساب نخوشي اوتيزمي هي بحساب ده صار حكمي ده لسر اوي كخوي كردبو بمسلمان وهاتبونا ام مزقوتا وبلاني دانا ابو لكاتي نيجي هينيا بيت شيبكا ام مزقوتا هم اقر باتو دقاقه قبال كادو بمشي ويا عليكم السلام ورحمه الله. عليكم السلام ورحمه الله. بمشي ويا كومل كوجير بكاد لكاتي نيجي جمعه يعني او نسي قيبيا كردبو چندها جار بتنها ما بو لنا مزقوتك يعني سيقي واي باكرد وحتى خلقاني كلي بانجش نقر بو اسلام ام گنجا بلام دوای پلانەکەی ئاشکرا بوو و پۆلیس ئەو ڕۆژە پلانەکە بستوێتی لە مانگی 12 ساڵی 2024 بێت لە کاتی نوێژی جومعە بە جانتایەک لە سپرا و لە دەمانچە و لە ئاگر و زۆر شتی بەکارهێناوە ینی پلانێکی وردی داناوە و لە ئۆنلاینیشان زۆر گەڕاوە سێرچی کردووە بەڵام خۆشبەختانە پۆلیس چاوەڕێی کردووە کە هاتووەتە بەردەمەزگەلەوە گرتویانە دوێنێ 10 ساڵ حکمیان داوە 10 ساڵ حکمی ئەو گەنجیان داوە و ئەم گەنجەش لەژێر کاریگەری نازەکانی ئەڵمانیا و ڕەگەزپەرستەکانی ئیرلەندا و ڕەگەزپەرستەکانی ئێرە و لەژێر کاریگەری ئەو تۆڕە تیرۆریستیانە بوون بەڕاستی زۆر گرنگە کە ئینسان ئاگاداری مناڵەکانیان بوو بەتایبەتی ئەوەی لە ئۆنلاینە ئەوانەی کە معتادن بە جۆرە لە جۆرەکان هەنێ جار هەنێ ڕێکخراوی تیرۆریستی هەنێ تۆڕ هەیە ئەم مناڵەکانتان بەکارهێنن واتە ئەوانەی لە ژیانێکی ئۆنلاینە ئەژین بە بەردەوامی زۆر ئاگاداریان بن سێرچی ستۆریەکانیان بکەن بزانە لەگەڵ کیا قسەکەن بزانە خەریکی چین و بەداخیشەوە ئێستا ئەڵێن ئەمە نەخۆشی ئۆتیزمی هەیە بەڵام ئەگەر ئەو کەسە یا هەر کەسێکی تر بیەوێ قەتڵ و عامێ بکات لە شوێنێکی ترا بەس بە تەسکەرە ملیم نووسرابێ لە هەرچی میدیایە باس دەکرێ وڵات تیرۆریستێک پلانی هەبووە کە قەتڵ و عام بکات ئەسڵەن جارێ مسلمان قەتڵ و عام ناکات ئەوەی کە قەتڵ و عامەکە کۆمەڵە ڤایرۆس و کۆمەڵە نەخۆشێکن کە بەڕاستی بۆ ئەوە باش نین لە کۆمەڵگا بژین و بەپێی ئەوەی ئەم گەنجەش تینەیجە بووە واتە خوار 18 ساڵ بۆ 7 ساڵ بۆیە 10 ساڵ حکم دراوە دینا حکمی مؤبدە درا لەم وڵاتە و دوای 10 ساڵەکەش 8 ساڵ لەژێر چاودێری هاتووە واتە 8 ساڵ کە لە بچە ئەکرێت لەژێر قاچی و والحاصل تەمەنی گەنجی هەمووی لە زیندانە بەڕێ با بوو پلانێک کە سەریشی نەیەگەر ئەگەر بیشی کردایە بەرحاڵ الله تعالی مسلمان بپارێزە و یەک پێشنیاریشمەیە بۆ موزگەوتەکانی ئەوروپا بەتایبەتی کە مسلمان کەمیلەیە با سکیوریتی دابرێ لە بەردەمی دەرگاکانە چکە بەڕاستی سکیوریتی زۆر گرنگە بەتایبەتی لە کاتی نوێژی جومعەدا. سلام علیکم ئەو مزگەوتەکەی پیشانەدا حەزەکەی تۆزێ زوومی بکە بە پێوە یەک دەرگاشی هەیە بچووکە دەرگاکیشی هەیە لە دەرەوە بەڵام بەڕاستی ئاگرتێبەردانی کارەسات ئەنێتەوە هەنی هەتا ئەوەی دەرەچی زۆر زەحمەتە.